بە هۆکارێکی نادیار پێشانگایەکی کەلوپەری ناوماڵ لە شەقامی 6 مەتری شاری هەولێر ئاگری گرت و بە تەواوی سوتا. کە هاتم ئاگرەکە سەبر زیادی دەکرد کە زیادی دەکرد بەوەی زانیاری کە پێمان گەیشت لە ئۆفیسەکەی لە سبریتەوە بە شۆرتی کارەبای ئاگرەکە تەشەنەی کرد و بە حکمی وەشکە بینیمان هەموو ئیسفەنج و قەنەفە و دار و شتی وایە ئاگرەکە زیاتر تەشەنەی کرد. ناموچاتم کەسی لێ نەبوو ئەلێرەش تەقی کە تەقی ئاگرەکە ڕەت چوە ئاسمانێ لە کارەبایدا بەخوای زەرەری لۆ بینای نەبوو بەزنەوانە مەترسیا بوو لەسەری. تیمەکانی بەرگری شارستانی هەولێر دوای گەیشتنیان بە شوێنی کەوتنەوەی ئاگرەکە توانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن و زیانی زیاتری لێ نەکەوێتەوە. خۆشببختانە ئەوە بوو کە زیانی جیانی نەبوو ئەو ماڵانەی پشتەوە کە ئافرەت و مناڵی لێبوو هەمووی بە سەلامەتی دەرچوو نەمان هێشیز ماڵێک بسووتێتن ئەو باڵەخانانەی تەنیشتی. ڕاستە زوو ئاگرەکە کۆنتترۆل نەکرا بەڵام ئەمەش هۆکار هەبوو کەوای کرد جەمپی ترافک لایتی کەوای کرد لێرە خنکانێک ڕووبدە لە شەقامەکە نە ئۆتۆمبیل بێ هانای ئێوەمە بێ نەبریانی فریاکەوتن هیچ کەسێک بگاتە ئێمە لەبەرەوەی لە ترافک لایتی ئیسکان قەپات بوو ئەمە یەک لە هۆکارەکانەوە ئەو زەخت العالێ کە دەیبینین کارەبا بوو شۆرتی دەکرد ئەمە ناتانین کار بکەین لەبەر سەلامەتی جیانی ئەو کارمەندانێک کە ئێستاوا دەبینن لەژێر ئەو دار و بەرد و خۆڵەمێشەیە لە ناو سنتەری شار لە بازارەکانی تر کەوا دەبی مەرجەکانی ڕێن بەرگری شارستانی جێبەجێ بکرێ ئەو کەسانەی ئەو مەرجانەش جێبەجێ ناکەن بەڕاستی تووشی سزایەکی تون دەبنەوە بەپێ ئەو یاسایانەی هەیە. جگە لە زیانی زۆری مادی لە کەوتنەوەی ئاگرەکەدا هیچ زیانێکی گیانی نەبوو. بەرگری شارستانی هەولێریش دەستیان کردووە با لێکۆڵینەوە و بۆ هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە و خەمڵاندنی زەرەر و زیانەکان. ئەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.